ڕۆژی 8 ئایار ڕۆژی جیهانی توشبانی تالاسیمیایە. لە کوردستان ئاماری توشبوون بە نەخۆشی تالاسیمیا ڕووی لە هەڵقشانە، بەتایبەت پارێزگای هەولێر و لە سلێمانیش ئامارەکە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمی کردووە. ساڵی ڕابردوو 45 حاڵەتی نوێی توشبوون لە هەولێر تۆمار کراوە، لە کاتێکدا لە سلێمانی تەنها یەک حاڵەتە بووە. سەرۆکی کۆمەڵەی تالاسیمیای سلێمانی دەڵێت پێویستە پەرلەمان یاسایەک دەربکات بۆ ناچارکردنی ئەو کەسانەی پرۆسەی هاوسەرگیری پێکدەهێن و پێشوەختە پشکنین بە ناچاری ئەنجام بدرێت. ئێمە داوا ئەکەین کە لە ڕێی یاساوە هەر لە تەنانەت لە باخچی ساوانەوە کە منداڵ تۆمارەکرێ بکرێت تاسایەکە ئەو مناڵە چۆن پشکنینی چاو و هەندێک پشکنینی بۆ ئەتری بۆ دەکرێت کە وەردەگیری لە قوتابخانە و باخچە ساوایانەکان بەو شێوە ئیجبار بکرێن کە فەحسی تایبەت بە تالاسیمیا بکرێت بووە ئەو کەسە هەم خۆی و خێزانەکەش بۆ هەم دەرکەوێت کە کەسەکە هەڵگرە بۆ لە ڕابردوو هەر بڕیاریشدا ئاگاداری کەسی بەرامبەری بێت. گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە داواکەین کە لەم ڕۆژەیە حیزب وەکو مەژدە بدا بە توشبانی تالاسیمیا کە هەوڵ بدرێ موچەکەیان بۆ زیاد بکرێت کە لە ئاسی ئەوە بێ نەک بەشی پێداویستی چارەسەرەکانیان کە بەشی گوزەرانی ژیانیان بکات، چونکە زۆربەی خێزانەکان لە ئاسێکی باشی بژێوی ژیاندا نین، بۆ پێویستە هاوکار و دەستگیرۆییان بێ حکوومەتی هەرێمی کوردستان. توشبانی تالاسیمیا تا چەند ساڵێک پێش ئێستا گرفتی گەورەیان هەبوو لەگەڵ وەرگرتنی خوێن بەهۆی نەبوونی پشکنینی ڤایرۆسی بۆ خوێن، بەشێکیان تووشی ڤایرۆسی جگەر و چەند نەخۆشیەکی دیکەی ڤایرۆسی بوون. پێشووتر بەڵێ ئێمە خوێنەوە پاکسەڵ نائەکرا، یەکسەر لە خوێنەکە لە کەسێکی ئاسایی وەرمانەگیت و ڕێک ڕاستە خۆمان کرد لە خوێنمان. چەندەها نەخۆشمان هەیە زۆری نەمان ئەناڵێنین بە خوێنی ڕابردووە بێ فەحەز بێ پاکسێڵ شد یەکسەر ڕاستە خۆمان کرد لە خۆمان. ئەم خوێنە ڤایرۆسی جگەری تایە، تووشی ڤایرۆسی جگەر دەکات، چەندەها تووشی نەخۆشی تر دەکات. نەخۆشمان هەیە مەعاشی نییە تا ئێستاش، چەندین نەخۆشمان هەیە بێ مەعاشەوە. دوای ئەوە موچەکەی مەش دیاری کراوە، ینی خۆ بەشەوە ناکات. ئێمە فەحسمان هەیە، یەک فەحسمان بە 150,000 ئەکرێت. ئەتوان بڵین زۆرینەی زۆری نەخۆشەکان ئەتوانن. بەڕێوەبەری سەنتەری تالاسیمیای سلێمانی دەڵێت نەخۆشانی تالاسیمیا بەردەوام پێویستیان بە نەشتەرگەریە، پێویستە حکوومەت پاڵپشتیان بێت و پارە و تێچووی نەشتەرگەریەکان لەسەر توشبووان قورسە. بەڵێ نەخۆشانی سەلەسیمیا پێویستیان بە درێژایی ژیانیان پێویستیان بە وەرگرتنی خوێن و کۆمەڵێک چارەسەری پزیشکی هەبێ. لەناو ئەو چارەسەرە پزیشکیانەشدا ئەنجامدانی نەشتەرگەریە، بە تایبەتی ئەنجامدانی نەشتەرگەری لابردنی سپڵ، هەروەها هەندێجار لابردنی بەردی زراوە کامانە زۆرترین ئەو نەشتەرگەریانن کە توشبوویەکی سەلەسیمیا پێویستی ئەبێت. لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 1300 توشبووی تالاسیمیا هەیە کە بەردەوام چەند مانگ جارێک پێویستیان بە خوێن و دەرزی هەیە. زۆرجار لە نەخۆشخانەکان دەرزی نامێنێت و پێشتریش بەهۆی کەرنتینەوە چەند جارێک خوێنیان لێبڕاوە. لە ساڕۆژی توشبوونی تالاسیمیا سەرۆکی کۆمەڵەکە داوا دەکات حکوومەت هاوکاری زیاتریان بکات و موچەکانیان بۆ زیاد بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.